کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە هەفتەیەکی نوێ لە مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵەوەی خۆشەویست بێک دەگەمەوە کە ئەمڕۆژ ڕۆژێکی تایبەتە، چ لە پریمەر لیگ و هەروەها چ لە خولیانەکانی ئیتالیا و هەروەها لە ئەڵمانیاش دێر کلاسیکێر بەڕێوە دەچێت کە ڕوبەڕووبوونەوەی دۆرتموند و بایر مونیخە، یەکلابوونەوەی نازناوی بۆندسلیگەیە بۆ بایرن یاخود کەمکردنەوەی جیاوازەکەی لەگەڵ دۆرتموند. لە لووتکەی یارەکانەوە دەست پێ دەکەم لە کاتژمێر 2:30 کاگەرچی دێربی ئەڵمانیاش یاخود کلاسیکۆی ئەڵمانیا لە گرنگترین یارەکانە، بەڵام بە پێی ڕیزبەندی کاتەکە هەنگاوی بۆڵ دەگرم سەرەتای شیکارەکەمان تایبەت بەمان سەرەتی دو ئەرسناڵ دەست پێ دەکەم، بەڵام من وەک پێشتریش پێم ڕاگەاندون سەرەتا لە کۆمەڵێ زانیاریەوە دەست پێ دەکەین یاخود کۆمەڵە شتی سەرنجڕاکێشی نێوان ڕوبەڕووبوونەوەکان کە کۆمەڵە شتی جیاواز بم بە تۆی بینەر و دواتر قسە لەسەر شیکاری یارێکەوە هەروە پێشوەختەی پلانی هەردوو ڕانەر ڕالف رانجنیک و هەروەها میکێل ئارتێتا دەکەین کە بێگومان ڕالف رانجنیک کۆتایی بەکارەکەی بە فەرمیە لەگەڵ مانچستەر لە کۆتایی وەرزی ئەمساڵ و دواتریش بێگومان ئێریک تین هاگ دەبێتە ڕانەری مانچستەر یونایتد. دەچمە سەر گرافیکی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی نێوان مانچستەر یونایتد و ئارسیناڵ کە لای هەمووتان ئاشکرایە ئەم دوو تیپە دوو یانەی عیملاق، دوو یانەی مەزنی وڵاتی ئینگلتەرا و هەروەها شانشینی بریتانیان کە مێژوویکی گەورەیان هەیە. ڕاستە ئارسناڵ دەستکەوتی چامپیۆنز لیگی نییە، بەڵام مانچستەر یونایتد دەستکەوتی چامپیۆنز لیگە. دەچمە لای گرافیکەکە لە سەر جەم پاڵەوانێتیەکاندا ئەم دوو تیپە 194 یاریان لەسەر جەم پاڵەوانێتیەکان ئەنجام داوە. گەراوکاران لەگەڵیشی دابی بن بە شاشەی گشتی تاوەی هاوڕیانیش لە نزیکەوە بیبینن. 194 یاریان لەسەر جەم پاڵەوانێتیەکان پێکەوە ئەنجام داوە. مانچستەر یونایتد لە 82 یاری دابردنەوەی هێناوە. ئارسیناڵ لە 65 یاری بردنەوەی هێناوە، لە 47 یاریدا یەکسان بوون. مانچستەر یونایتد 291 گۆڵی لە تۆڕی گۆڵی ئارسناڵ کردووە، ئارسیناڵ 257 گۆڵی کردووە. لە پریمەر لیگ بە تایبەتی 185 یاریان ئەنجام داوە. مانچستەر یونایتد 76 بردنەوەی هەبووە، ئارسیناڵ 63 بردنەوەی هەبووە، 46 یاریشدا یەکسان بوون. ئەمە وەکو ڕیکۆردێکی گشتی تایبەت بوو بە ڕوبەڕووبوونەوەی ئارسناڵ و مانچستەر یونایتد کە لە کۆی گشتی پێمان دەڵێت ئارسناڵ بەرامبەر مانچستەر لە دواترە و مانچستەر باڵادەستی ئینگلتەرە. بەڵام من لێرە کۆمەڵێک زانیاری تایبەتتان دەدەمێت لەسەر پرێمەر لیگ و لەسەر ئەم ڕوبەڕووبوونەوەیە و دواتر دەچمە سەر شیکاری ڕوبەڕووبوونەوەی ئارتێتا و کارەکانی ئارتێتا لە ڕوبەڕووبوونەوەی ڕالف رانجنیک و لامان کاتە ئەرکی ڕالف رانجنیک و مانچستەر یونایتد لە یاری ئەمڕۆدا چی دەبێ و چ پرسیار و تێبینیکیشتانەیە لە کۆمنتا بنووسن. لە پاش کۆتایەتنی شیکارەکە لەسەر ئارسناڵ بێگومان تاوتوێی گشتی لەسەر دەکەین.
ئەگەر ئەنجامەکانی ئەرسناڵ لە وەرزی ئەمساڵ و وەرزی ڕابردوو ئێمە بەراورد دێ بکەین کە هەر بامان شێو میکێل ئارتێتا ڕانەری ئەم تیپە بووە ڕەنگە زۆرێک پێیان وا بێ ئەرسناڵ ئاسی جیاواز و جیاوازە بەڵام من بە داتاو ئامار پێتان دەڵێم ئەنجامەکانی وەرزی ئەمساڵی ئەرسناڵ لەژێر سەرپەرشتی ئارتێتا باشترە وەک لە وەرزی ڕابردوو واتە لە وەرزی ئەمساڵە گەنارس ئەنجامەکانی باشتر لە وەرزی ڕابردوو لە نمونە لە وەرزی ڕابردوو لە کۆی ئەنجامدانی 38 دیاری ئەم تیپە تەنها 18 سەرکەوتنیە نابوو لە کۆی ئەنجامدانی 38 دیاری تەنها 18 سەرکەوتنیە نابوو بەڵام لەم وەرزە تاوەکو ئێستا کە تەنها 32 یاری کردو و 6 هەفتەماوە بۆ کۆتایەتنی خولەکە ئەرسناڵ 18 یاریەکەی بردووەتەوەمێ کەوابێ بە گۆڕانکارەکان و بە دەرچوونی ئۆبامیانگ و بە زیاتر تێکەڵبوونی ئارتێتا لەگەڵ تیمەکە ئەرسناڵ لە وەرزی ئەمساڵە ئەنجامەکانی باشترە وەک دەبینن تاوەکو ئێستا ژمارەی بردنەوەکانی لەگەڵ پاردا یەکسان کردوێتەوانێ و ئەمێ شتێکی تریشتان پێ بڵێم کە تایبەتمەندێکی تایبەت وێ بەیانەی ئەرسناڵ لە وەرزی ئەمساڵە 32 خاڵی بە تەنها لە نێو یاریگای ئیماراتا کۆ کردوێتەوە 32 خاڵی لە نێو یاریگای ئیماراتا کۆ کردوێتەوانێ کە ئەمە دەیکاتە سێم یانەی پرێمەرلیگ واتە سێم لە پلی سێمی ڕزمەندی پرێمەرلیگە لە ڕووی کۆکردنەوەی زۆرترین خاڵەوانێ لە دوایانەی لیڤەرپوڵ بە 42 خاڵ مانچستەر سیتی بە 37 خاڵ ئارسیناڵ پلی سێمی گرتووە کەوابێ ئەنجامەکانی ئارتێتا و ئەرسناڵ لە نێو یاریگای خۆیاندا بە تایبەتی لە وەرزی ئەمساڵ ئەمەی سەلمێنێک کە ئارسناڵ هەنگاوێکی بەرەو پێش هەڵگرتووە لە دوای ڕۆشتنی ڤینگەرەوانێ ئەمە ژوای کردووە کە ئارسیناڵ سێم یانەی پرێمەرلیگ بێ لە ڕووی خاڵەوانێ و تایبەتمەندیشی تری ئەم ڕوبەڕووبوونەوەی ئەوەیە کە ئارسناڵ لە سێ یاری ڕابردووی لە یاریگای ئیماراتە بەرامبەر بە مانچستەر یونایتد شکستی نەخواردووە دوو سەرکەوتنیەیە لەگەڵ یەکسانیەکە ئەگەر بێت و ئارسناڵ لەم یاریێشدا شکست نێنێ یاخود سەرکەوتن بێنێ و کلینشیت کە ڕیکۆردێکی مێژووی لە پرێمەرلیگا دەکاتە بەرامبەر بەخۆی بۆی کە چوار ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ مانچستەر یونایتد لە یاریگای ئیماراتە بە کلینشیتی دێتە دەرەوانێت کە خۆی لە خۆیدا ئەمەش ئەرسناڵ تایبەتمەندیەک دەبێت بۆ ئەرسناڵ و ڕیکۆردێکی گرنگ تێدەبێت و شتێکی دیکە کامێ پێتان بڵێمەوەیە کە باسی ئەگەری بردنەوەی ئەرسناڵم کرد بۆ باسی ینی ئەگەرەکانی شکست ئەمەی کە بۆتان باسەکەم ینی زانیاری و هەنێ معلوماتی وردە نەگەوەی کە ئارسناڵ بکەم بەتارە لە مانچستەر یاخود مانچستەر بە ئەفزەڵێتی بەم بەسەر ئارسناڵە ئەگەر ئەرسناڵ یاری ئەمڕۆ بدۆڕێنێ بەرامبەر مانچستەر یونایتد دەبێتە سێم ڕۆژی شەممەی لە سەریەک کە ئارسناڵ لە یاریەکانی ڕۆژی شەممەیە شکست دەخوات و ئەمە دەبێتە بۆ یەکەم جار لە پرێمەرلیگا کە ئارسناڵ لە سێ شەممەی یەک بە دوایەکە شکست بێنێ لە یاریەکانی پرێمەرلیگا واتە شتێکی جیاوازە بێ هەم سەرکەوتنی ئەمڕۆی ئارسناڵ و هەم شکستی ئەمڕۆی ئەرسناڵ کۆمەڵی ڕیکۆردی لێوە بەرهەمیوە سەرکەوتنی یاری ڕابردووی مانچستەر یونایتد لە نێو یاریگا ئۆڵد ترافۆرد بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە دوای 6 یاری بوو بەرامبەر بە ئارسناڵ یعنی لە 6 یاری ڕابردووە بەرامبەر بە ئارسناڵ مانچستەر یونایتد سەرکەوتنی نەبوو تاوکاتەی لە یاریگای ئۆڵد ترافۆرد سەرکەوتنەکەی بەسەر ئەرسناڵ دایەنا و گرێچوێرەی ئەنجامە خراپەکانی بەرامبەر بە ئارسناڵ لەم یاریەدا کردوانێ و تایبەتمەندیەکانی یاریە بۆ مانچستەر یونایتد ئەوەیە کە لە 7 یاری ڕابردوودا مانچستەر یونایتد 4 شکستی تۆمار کردووە 4 شکستی تۆمار کردووە لەبەرەوە مانچستەر یونایتد ئەبێ هەموو هەوڵێکی بدا بۆ سەرکەوتنی لەم یاریەدا بە پێچەوانەوە یاریە زیاتری لە ئارسناڵ کردو و 3 خاڵ لە دوای ئارسناڵەوە ئەگەر بێتەوە یاریە سەرکەوتن نێنێ مانچستەر یونایتد چانسی گەیشتنی بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو نامێنێ ئەو کاتە یاریە تایبەتەکانی دەمێنێتەوە بە 4 یاری و لەم 4 یاریەشە مانچستەر دەرفەتەکەی بەو شێوەیە نامێنێ و ناتوانێت بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و ئەگەرێکی دیکە ئەگەر مانچستەر یونایتد لە یاری ئەمڕۆدا شکست بێنێ دەبێتە 4ەم یاری لەسەرێک لە دەرەوەی یاریگای خۆی کە مانچستەر یونایتد شکست بێنێ و بەمەش دەبێتە ڕیکۆردێکی خراپ بووی لە دوای ساڵی 1970 بۆ 1982 کاتێک مانچستەر یونایتد لە 6 یاری لەسەرێکی لە دەرەوەی یاریگای خۆی شکستیەنەوە کەوابێ مانچستەر لەبەردەم ڕیکۆردێکی خراپایە ناوێ ئەو ڕیکۆردە خراپە لە یاری ئەم شەودا بەسەری دابێت چونکە ئەمە ئەرکەکەی بە تەواوی لێ زەحمەت دەکا و
بارودۆخەکە بە تاوی ئاڵۆزە بێ بۆ یارەکە. وەوەی کە من لەسەر مانچستەر جارێکی تر ئاماژەی پێدەم ئەوەیە کە هێڵی بەرگری مانچستەر یونایتد لە وەرزی ئەم ساڵدا نزیکە لە ڕیکۆرد تۆمارکردن. دووەم خراپترین هێڵی بەرگریە. لە ئێستەیە لە ساڵی 2010 بۆ 2019 مانچستەر یونایتد ڕیکۆردی خراپترین هێڵی بەرگری لە یارەکانی پرێمەر لیگا تۆمار کردووە کە 52 گۆڵیان لەسەر تۆمار کراوە. 52 گۆڵیان لەسەر تۆمار کراوە. لە ئێستادا کە 33 یاری ئەنجام درراوە 5 یاریان ماوە لە خولەکە کۆتایی بێت. هێڵی بەرگری مانچستەر یونایتد 48 گۆڵیان لەسەر تۆمار کراوە تا 6 گۆڵی لە ڕیکۆردە خراپەکە کەمترە لە 5 یاریە. کە چ گرنتیە گەی بۆی لەم 5 یاریە 6 گۆڵەکان لەسەر تۆمار نەکرێ. کە ڕاڵبرانجنینگ لە یاری پێشوش ناڕزایەوەی دەربڕی بەوەی کە ئەم تیپە لەگەڵ هەموو یانەیەکە گۆڵی لەسەر تۆمارەکرێت لە بەرو نیگەرانی و بارودۆخەیە کە تیپەکەی پێداگوزەر دەکات. مانچستەر لە بەردەم تۆمارکردنی خراپترین ڕیکۆردی مێژوویە لە یارەکانی پرێمەر لیگ لەوەی کە ئەم وەرزەی ئەمساڵ بە خراپترین هێڵی بەرگری کۆتایی پێبێنێ. پرسێکی زۆر گرنگ لە مانچستەر یونایتددا هەیە کە بە تایبەت لەسەری دەدوێن ئەویش ڕۆناڵدۆ و وجودی لەگەڵ مانچستەر یونایتد و یاریکردن و تێکدانی شێواز یاریکردن یانی ئەم قسە و باسانە دایم لە نێو میلەتی ئێمە و لە نێو هاندەرانی ئێمە بوونی هەیە. بەڵام داتاگان پێمانەڵێ ڕۆناڵدۆ لەگەڵ مانچستەر یونایتددا 7 یاری بەشداری نەکردووە. 7 یاری بەشداری نەکردووە. بەڵام ئەنجامەکانی مانچستەر چۆن بۆ لەم 7 یاریە؟ لەم 7 یاری ئەنجامەکانی مانچستەر 3 یاری دۆڕاوە، 3 یاری یەکسان بووە، تەنها 1 یاری بردوێتەوە لە غیابی 7 یاری ڕۆناڵدۆ 3 شکست، 3 یەکسانی، تەنها 1 سەرکەوتن. کەواتە ئەنجامەکانی لە نەبوونی ڕۆناڵدۆیە خراپ بووە. و تایبەتمەندیی تر بۆ ڕۆناڵدۆ کە ڕەنگە زۆرێک پێیان یانی ئەم زانیاریان بووە دەربارەی ڕۆناڵدۆ، ئەگەر ڕۆناڵدۆ لە یاری ئەمڕۆدا بەرامبەر ئارسناڵ گۆڵ تۆمار بکات یاخودەر ئەم ساڵ گۆڵ تۆمار بکات بۆ یاریی گۆڵێکی دیکە بۆ مانچستەر دەبێتە چوارەم یاریزانی مانچستەر یونایتد کە سەر و 100 گۆڵ لە یارەکانی پرێمەر لیگ تۆمار بکات لە دوای واین ڕۆنی کە پلەی یەکەمی گرتووە و هەروەها ڕایان گیگز کە پلەی دووەمی گرتووە و پۆل سکۆڵز کە پلەی سێمی گرتووە کە ڕیکۆردەکەی سکۆڵ 107 گۆڵە و جیکسیش 109 گۆڵە. واتە ڕۆناڵدۆ بە تۆمارکردنی گۆڵێک سەر و 100 گۆڵ تێدەپەڕێنێ و ئیتر هێدیەدی بۆ کار دەکات کە لە ڕیکۆردەکەی جیکس و سکۆڵز و دواتە ڕۆنی نزیک بێتەوە کارچەنەمەش تا حەدێ دوورە بۆی ڕۆناڵدۆ بە ئاسانی بیگاتێ. ڕکابەری نێوان مانچستەر یونایتد و ئارسناڵ یەکێکە لە ڕکابەرە مێژوویەکان یانی ئەسەیتر دەچمە سەر تەواوی ڕکابەرەکە. یەکێکە لە ڕکابەرە مێژوویەکان کە لە ساڵی 1911 بۆ 1912 ڕکابەری نێوان مانچستەر یونایتد و ئارسناڵ لە خولی ئینگلیزیدا بەردەوامی هەیە. یەکێکە لە بەهێزترین ڕکابەرەکانی پرێمەر لیگ و بەردەوامێکی تەواوی هەیە و هەموو ئەنجامانشی کە باسم کرد 194 یاری کۆی بردنەوە گۆڵەکان ئابم جۆرە بۆ لە ساڵی 1911 بۆ 12 بەردەوام ئەم دوو تیپە هەموو ساڵێک بەرێککەوتنیان هەبووە. و لووتکەی ڕکابەرەکانی نێوان ئەم دوو تیپە لە ناوەڕاستی نەوەدەکان واتە لە 95 بەرەو سەرەوانێ تا ساڵی 2005 و 2006 بووە. ئەمە لەم کاتەدا لووتکەی ڕوبەڕووبوونەوەکە لە نێوان ئەم دویانەیەدا هەبووە کە تێیدا چەندی ڕووداوی تایبەتمەند ڕوویداوە لە نێوانیاندا. یەکێک لەوانە بەسەراتی جەنگی ئۆڵترافۆرد کە ڕەنگە زۆرێکتان بە ڤیددیۆکان بینی بێتانەوانەیە جەنگی ئۆڵترافۆرد ئەو جەنگەیەکە لە نێو ساڵی ژووری جلگۆڕین لە نێوان ڕۆیچین و هەروەها پاتریک ڤێرا ڕوودەدات کاپنی مانچستەر یونایتد و ئارسناڵ کە پێکدادانێکی گەورە لە نێوانیان ڕوودەدا لە نێو ساڵە ڕاستەکە کەەوە ناو دەبرێت بە جەنگی ئۆڵترافۆرد. وەشێکی تر لە ڕووداوە تایبەتەکان ئەوەیە کە نیستەڕۆی لە ساڵی 2023 بە غەشاش ناو دەبرێت بەرامبەر لەلایەن هەردانانی ئارسناڵەوە مەش بۆی ئەوەی کە فێڵی لە داوەر کردو بۆی بە پاتریک ڤێرا بکاتە دەرەوە و هەر لەو ڕووداوانەدا
لەبەر ناڕەزایەتەکان خۆتان دەزانن بەردەوام ڤێنگەر و فەرکسۆن شەڕ و ناڕەزایەتیی زۆر لە نێوانیان نابوو لەو حاڵەتانەیە ئارسن ڤێنگەر بە کارتی سوور دەکرێتە دەرەوە بەڵام لە پشتەوەی یاریزانانی خوان هیچ شوێنێکی دانیشتنی بۆ نابێ و ئەوەی کە جێگەی چۆڵ بێت تەنها یەدەگی مانچستەر جێکە چۆڵە بێ ڤینگەر لەویا دانیشێ بۆ تاواکردنی بینینی یارەکە بەڵامەوە ڕەت دەکات و دەچێتە سەر پلیکانەکانی یاریگا ئۆڵترافەرد لێو بینینی یارەکە تاوا دەکات. کۆمەڵە تایبەتمەندی زۆر دیکە هەیە لە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر و ئارسناڵ بەڵام ئەمە ڕووداوە تایبەتەکان بوو کە بۆم باسکردن و ئەوەی کە ڕیکۆردی گرنگیش بێ بۆ ئارسناڵ کە ئەفزەڵیەتیە بێت جیاواز لە یانێکی دیکە ئەوەیە کە ئارسناڵ بردنەوەی نازناوی پرێمەرلیگیە بە بێشکست کە خۆی لە خۆیدا ئەمە ڕیکۆردێکی تایبەتمەندە بە ئارسناڵ و تیپەکەی ڤێنگەر کە خاوەنی پرێمەرلیگی ئاڵتونیە بەڵام ئەلەمەشە دیسانەوە ڕکابەری هەیە لە نێوان مانچستەر یونایتد و ئارسناڵ چونکە لە دوای زنجیرەیەک سەرکەوتن لە دوای 49 سەرکەوتن دوای ئەو پرێمەرلیگا ئاڵتونیە دوای کە 49 یاری لە شکست بێبەش بوون مانچستەر یونایتد شکست پێێنەری ئارسناڵ بوو لەو یاریەدا لە دوای 49 یاری بەبێ شکست هەرخۆی مانچستەر یونایتد ئارسناڵی ڕوبەڕووی شکست کردوانە ئەمە کۆمەڵە زانیاری تایبەتمەند بوو تایبەت بە یاری نێوان ئارسناڵ و مانچستەر یونایتد و ئێستا دەچمە سەر بابەتی یاریەکە کە بێگومان خۆتان دەزانن ئارتێتا لە وەرزی ئەمساڵ تێکەڵەیەکی باشی لە یاریزانی لاو و یەدەک دروست کردەوە ئێستا بە پێی دەرفەتدانەکان لاکازێت و نیکیس ئارتێتا تەرکیزێکی تاوی خسۆتە سەر یاریزانانی لاوی تیپەکەی و زۆر گرنگە بۆی کە ئارتێتا لە یاری ئەم شەودا هەموو هەوڵێکی بۆ سەرکەوتن با پاش سێ شکست ئارسناڵی گەڕایە بۆ تۆمارکردنی سەرکەوتنەکان لە دێربیەکی گەورەی لەندەن کە بردنەوە بۆ بەرامبەر چێلسی. شێوازی یاریکردنی ئارتێتا بێگومان لە شێوازی 4-3 تێپەڕ ناکات و هەنێ جار شێوازەکە دەگۆڕێ لە شێواز یاریکردنا بەڵام بە عامی گشتی ئارتێتا لەو ڕانەرانەیە کە بە پلانی 4-3 یاری دەکات و یاریی کراوە بەرامبەر بە سەرجەم تیپەکان دەکات بەبێەوەی جۆدانە ڕکابەرەکەی چ ڕکابەرێکە چ لێڤەرپۆڵە چ مانچستەر سیتیە ئارتێتا یەکێکە لەو ڕانەرانەی کە خاوەنی ستایلی یاریکردنا لەبەرەوە بە هەمان بارودۆخ ڕوبەڕووی مانچستەر یونایتدی ئەم ڕۆ دەبێتەوانێ ئەوەی کە گرنگە بۆ ئارسناڵ لەم یارەدا شکست نەهێنانێتی شکست نەهێنانی چونکە ئەگەر ئارسناڵ شکست نێنێت دەرفەت نادادە مانچستەر یونایتد بۆی کە لە ڕکابەریکردنی نازناوی چامپیۆنز لیگ ئەو ڕکابەریە توندەی بکات بە پێچەوانەوە ڕالف ڕانجنیک و مانچستەر یونایتد ئەگەر بیانێ بگەنە چامپیۆنزێکی وەکو وەرزی داچووکو لە کاتی نەکەشا باسم کرد دەبێت بە هەموو پێوەرەکان مانچستەر یونایتد لە یاری ئەمڕۆدا سەرکەوتن تۆمار بکات. ئەم وەرزە بۆ پۆڵ پۆگبا بە کۆتا هات و ڕانجنیک دوێنێ لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی باسیەوەشی کرد پۆگبا گرێبەستەکەی نوێ ناخرا کاتەوە لەگەڵ مانچستەر یونایتددا واتە مەرکاتۆی هاوینە پۆگبا مانچستەر یونایتد بەبێ بەرامبەر جێ دەیەڵێت کە خۆی لە خۆیدا ئەمە هەواڵێکی کوشندە بوو باندەرانی مانچستەر یونایتد چونکە پارێکی زۆر لە خەرجکردنی پۆگبا سەرفکراوە ماکتۆمینای گەڕاوەتەوە ڤاران گەڕاوەتەوە بۆ پێگاتەکە و لە هەمووشی گرنگتر کریستیانۆ ڕۆناڵدۆش گەڕاوەتەوە نێو پێگاتەکە لەبەرەوە ئەمە تایبەتمەندێکی زۆری دەبێت بۆ مانچستەر یونایتد مانچستەر یونایتد یاری کۆتایی بەرامبەر بارسەلۆنا ئەنجام دەدات و خەسڵەتی مانچستەر یونایتد وەکو چۆن لێڤەرپۆڵ لە کۆتا ساتەکانی وەرزی ڕابردوو وەکو یۆرگن کلۆپیش لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە باسی کرد کە لە دوا ساتەکان هەوڵیەوەیاندا بگەنە چامپیۆنز لیگ بامان شێوە مانچستەر یونایتد دەیەوێت داتوانەفەس هەوڵ بدات بۆی بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو لوتکەی ئەرسناڵ و مانچستەر یونایتد بێگومان لوتکەیەکی تایبەتمەند دەبێت. دەچمە سەر یاری ڕۆما و ئینتەر میلان بەڵام ئەگەر کۆمنتێ تایبەت هاتبێت بۆ تایبەت بە یاریەکە سڵاو لە ئێوەش برایانی بەڕێزم باسێک لە کریس بکە دەمێنێتەوە لە پرۆژەکەی تیناک وەڵڵاهی کاک ئەحمەد جارێ زۆر قسەکردن لەسەر تینهاگ و پرۆژەکەی کریس بەڵام ئەوەی کاماژەی پێدەدرێ مانەوەی کریستیانۆ ڕۆناڵدۆی لەگەڵ تینهاگ کاک تواناگیان پێشبینیم چییە بۆ یارەکە وەڵا پێشبینی سەرکەوتنی مانچستەر یونایتد دەکەم ئیتر نازانم بەڵام ڕەنگە کارەکەش قورس بێ بەڵام وەکو خۆم بەو شێوەیە کاکسۆران ئەڵێ بە هیوام بە ئاستی یاری چێلسی نەبن بە یاری و بە ئاست سەرکەوتوو بن
بێگومان ئارسناڵ یاریی ناوازی بەرامبەر بە چێلسی پێشکەش کرد بەڵام ئیتی یاری ئەم یاریەش تایبەتمەندە کاکارزان ئەو دەچمە سەر ڕۆما و ئینتەر میلان. دەمەوێت سەرەتا لە مۆرینۆوە دەست پێ بکەم لەبەرەوەی زۆرێک باسی داوای لە مۆرینۆکەن مۆرینۆ چی کردووە چی نەکردووە. ئەم ساڵ مۆرینۆ لە ڕۆمایە بێدەنگێڵ بژاردووە هەمووان بێدەنگل لێی بەوە کارەوەی کە دەرکەوێ بزای مۆرینۆ چ دەکات و چی ناکات لەگەڵ ئەم تیمەیە. مۆرینۆ لەگەڵ ڕۆمادا لە وەرزی ئەم ساڵ 33 یاری ئەنجام داوە 58 خاڵی کۆ کردوتەوانێ پلەی پێنجەمی گرتووە. لە کاتێکا وەرزی ڕابردوو ڕۆما لە 38 دیاری 62 خاڵی کۆ کردوتەوانێ و پلەی حوتەمی ڕزمەندی وەرگرتووە. کەوابێ مۆرینۆ بە 4 خاڵی دیکە ڕیکۆردەکەی وەرزی ڕابردووی دەشکێنێ. و لەم ڕاستەوخۆ لەمەوە پێیمان دەڵێ کە ڕۆما لەگەڵ مۆرینۆ لەسەر هەنگاوێکی ڕاست هەنگاوی هەڵگرتووە. زۆر قسە دەربارەی مۆرینۆ دەکرێت زۆر قسە دەربارەی ئەکسپاری مۆرینۆ دەکرێت مۆرینۆ بەم دۆخەی لاتۆ مۆرینۆ بەم دۆخەی لاتۆ نە. من پێداگر بووم لەوەی پێم وتم کاتێک کە شیکردنەوە بۆ تیپیەکەن کاتانەوەی هەڵسەنگاندنی بۆ بکەن جوانترین بواری شیکردنەوە ئەوەیە کە تۆ لە ڕێی ئامانجی تیپەکەەوە هەڵسەنگاندن بۆم تیپە بکەیت. کە تۆ ئامانجی تیپەکە و زانی شیکردنەوەیکی زۆر واقعیەکەی و زۆر تایبەت دەچێتە سەر تیپەکە و لە کۆتای وەرزیشدا هەڵسەنگاندنەکە و ئاسان بە دیارەیە کە ئەم تیپە سەرکەوتوو بۆ یاخود سەرکەوتو نەبووە. مۆرینۆ پرۆژەیەکی 3 ساڵی لە یانێ ڕۆمادا وەرگرتووە وەرزی ڕابردوو کە پۆستی ڕانەداتێمیانەی وەرگرت لە ماوەی 3 ساڵدا بڕیار وایە مۆرینۆ تیپێکی ڕکابەر بۆ ڕۆما لە خولی یانەکانی ئیتالیا دروست بکە. وەکو یەکەم ئەرکی کارکردنیشی ئەگەر چی 5 یاری ماوە لە خولەکە کۆتایی پێبێنێ و تا ئێسەش لە ڕکابەریە بۆ چامپیۆنز لیگ بەڵام ئەرکی زەحمەتە بەڵام هەنگاوێک ڕۆما بەرەو پێشەبە لە کۆنفرانس لیگەوەم تیپە دەخاتە پاڵاوانەتی یۆرۆلیگ ئەمە جگەلەوەی لە کۆنفرانس لیگیش گەیشتۆتە قۆناغی چوارگۆشەی زەڕین کە خۆی لە خۆشی دامە دەستکەوتە بۆ ڕۆما. بابزانین ڕۆما لە یەکەم وەرزی کارکردنی لەگەڵ مۆرینۆ کامانەی ئەنجام داوە گرێبەستەکانی چی بوون؟ یعنی مۆرینۆیچەکە لەو ڕانەرانەی کە بەردەوام دەچێتە هەستی پێکەوانێ گرێبەستێکی زۆر ئەنجام دەدات بەڵام لە ڕۆما وەکو یەکەم وەرزی کارکردن ئەوەی کە دەردەکەوێت و ئەوەی کە شیکەرەوەکانی ئیتالیا لەسەری دەڕۆن گرافیکی دواتری تایبەت بە مۆرینۆم دەوێت ئەوەی کە لەسەری دەڕۆن شیکەرەوەکانی تایبەت بە ئیتالیا ژەوەیە کە مۆرینۆ لە یەکەم وەرزی لەگەڵ ڕۆمادا تاقیکردنەوە هەڵسەنگاندن بۆ تیپەکەی دەکا و دواتر هەوڵ دەدا تیپەکە لە ساڵی دووەمەوانەیە بنیاد بنێ و بگات بەوەی کە خۆی دەوێت. گرێبەستەکانی مۆرینۆ کڕینی ئێبانێزی بەرگریکارە کڕینەوەیەتی و پاتریسیۆ لە وڵڤەرامپتۆنەوە کێنای و شۆمۆدرۆفی لە یانەی جەنەواوە هێنا کامانە حچی گرێبەستی گەورە نین. ماتیاس ڤێنای لە پالمێراسەوە هێنا تامی ئەبراهام هێنا بۆ شوێنگرتنەوەی ئێدەن زیکۆ کە پەیوەندی بە ئینتەر میلانەوە کرد ئەوەی کە پارێکی زۆری تیا سەرف کرابێ کڕینی ئەبراهام بووە. لە مێرکاتۆی زستانە سێرجیۆ ئۆلیڤێرای هێنا بە خواستن لە یانەی پۆرتۆوە سێرجیۆ ئۆلیڤێرای هاونیشتیمانی و مایکڵان نێڵزیشی لە ئارسیناڵەوە هێنا کەوەکو خواستن هێناوێتی و لە کۆتای وەرزشا ڕیزەکانی یانەکە جێدێڵێت. ئەوەی کە گرنگە بۆ مۆرینۆ کارێکی باشی لەگەڵ ڕۆما لە وەرزی ئەم ساڵە دەست پێ کردووە و مۆرینۆ هێندە خۆشەویستی بۆ ئینتەر میلانێ تایبەت بە یاری ئینتەر میلانی ئەمڕۆ کۆنگرەی ڕۆژنامەنووسی ئەنجام دەدا چونکە دەزانن کە مۆرینۆ هەڵگری نازناوی ئینتەر میلانە یاخود کارکردنی لەگەڵ ئینتەر میلانە بەو پەڕی سەربەرزیەوە بەڕێ کرد کە کردیا پاڵاوانی ئیتالیا و جامی ئیتالیا و سوپەری ئیتالیا و چامپیۆنز لیگ و کۆمەڵی دەستکەوتی مێژووی بۆ میانێ دەستەبەر کرد بەڵام ئێستا بارودۆخەکە جیاوازە. مۆرینۆ لە پێناو سەرکەوتن بەسەر ئینتەر میلانە دەچێتە نێو یاریگای جۆسەپ میمانزە کەوابێ کۆی گشتی و قسانەی کە دەتانویست لەسەر ڕۆما و بۆچوونی منتانە بێ. ڕۆما لەگەڵ مۆرینۆ هەنگاوێکی ئاست بە هەنگاوێکی باشی هەڵگرتووە و ئامانجێکی گەورەیە سەرەتای ئامانجەکەی مۆرینۆ بە ڕێگەیەکی ڕاستە هەنگاوی هەڵگرتووە و لە مێرکاتۆی داهاتوو لە ساڵی داهاتوو ڕۆما دەبێت ئەنجا ڕکابەرەکە بگۆڕێ بۆ ڕکابەری چامپیۆنز لیگ چونکە بە بەراورد بە وەرزی ڕابردوو بەڵێ ڕۆما لەگەڵ مۆرینۆ هەنگاوێکی باشی هەڵگرتووە. ئایا و گرێبەستانی کە بۆ مۆرینۆ ئەنجام دراوە گرێبەستی ڕکابەری بۆ نەخێربەی شێوەیەک هیچ گرێبەستێکی ڕکابەری بۆ مۆرینۆ ئەنجام نەدراوە ئەو ئەنجامانی کێناوێتی
بە ماندووبوونی تیپەکە و مۆرینۆی ڕانەر بۆ کەوابێ ئەکرێت چاوەڕێی باشتر لە مۆرینۆ بکەین. ئەم ئەرکەی مۆرینۆ وەرگەکانی ڕابردووی نیە زەختی لەسەر بێ لە کۆتای وەرزەکە پاژۆی ئەنجامێ ناو یەکسەر دەست لە کار پێشێتەوە نەخێر. ئەم ئەرکە پێمان دەڵێ کە ئێمە چاوەڕێی مۆرینۆکەین، ئەم جارە ڕەنگە مۆرینۆ جارێکی دیکە لە کێوی ڕانەرانە بێتەوە پێشوانێ و بتوانێت قەفزەیەک بە ڕۆما بدات، بە تایبەتی ئەگەر بتوانێت ئەم نازناوە ئەوروپی بۆ بەدەستبێنێ کۆنفرانس لیگ یاخودەوە تاکە لە ساڵی داهاتوو ڕۆما بکاتە هیچێک لە تیپە ڕکابەرەکان چ بۆ گەشتن بە چامپیۆنز لیگ بێت چ ڕکابەری بردنەوەی نازناوی خولیانەکانی ئیتالیا بێت. بێگومانەوە خۆشتان دەزانن ئینتەر میلان لە پێناو پارێزگاریکردنی لە نازناوەکەی هەموو یاریێکی بۆ یاری کۆتاییە. میلان و ئینتەر سەرجەم یاریەکانیان بوون بە یاری کۆتایی و لە مەفتەیەدا میلان و ئینتەریش هەردووشیان بەرامبەر دویانەکەی پایتەخت یاری دەکەن کە ئینتەر میلان میوانداری ڕۆما دەکات و میلانیش لە نێو یاریگا ئۆلۆمپیکۆ دەبێتە میوانی لاسیۆ. کاوابێ ڕوبەڕووبوونەوەی ئینتەر میلان و ڕۆماش لە سێ بواردا گرنگجیە، یەکەم ڕوبەڕووبوونەوەیکی مێژوێ لە نێوانم دوو تیپە، دووەم تایبەتمەندی ڕوبەڕووبوونەوەی مۆرینۆیە بۆیانە پێشۆکەی کاری پێشوشکستی خواردۆ میاریە گرنگە بۆی کە ڕۆما لە ڕکابەری گەشتن بە چامپیۆنز لیگ بێ لە تاوانێتاوی سەرکەوتن تۆمار بکات. سێم گرنگجێ میاریەش بۆیانە ئینتەر میلانە کە لە پێناو پارێزگاریکردنی لە نازناوی خولی ئیتالی پێویستێکی زۆری بە سەرکەوتنەیە لە میارێدا. کاگیواڵێ بۆ شیکاریت بۆ خولی کوردستان نەکرد وڵایی کاگیوە ئیشەڵا بەرنامەیەکی تایبەتی بۆ دانەنێم لە کاتی وەستانی خولەکان لەبەرەوەی زۆرێک قسە بوو لەسەر مەراسیمی خولی کوردستان و لەسەر کۆتاییاتن. من هەوڵ دەدەم شتێکی تایبەتی لەسەر بڵێم و کۆی گشتیە و وەرزەکە وەربگرم لەسەر جەم ڕکابەرەکاندا و بە کۆی گشتی قسێکی تاوی لەسەر بکەم، بەڵام بە پێی توانە لە کاتی یارەکانە باسی ئەنجامەکانم کردو بەزی ئینشاءالله لە ڕۆژێکی تایبەتە، بەڵام ئێستا سەرقاڵی یارە گرنگەکانی و تەنانەت چەند خولەکەی ماومە تایبەتەکەم بە بۆنزلیگا و قسێکی زۆر خێرا لەسەر یاری نێوان بروسیا دۆرتمۆند و بایر مونیخ دەکەم. بۆیە ئینشاءالله لە کاتێکی ترا هەوڵ دەدەین قەرەبووی بکەینەوەنە. کەوابێ مۆرینۆ لە سەرنگاوێکی ڕاستەنگاوی هەڵگرتووە لە ڕۆماوە چاڕوانی ئەنجامی باشتر دەکرێت لە ڕۆما و مۆرینۆ بە تایبەتی لە وەرزی داهاتوو. کۆتاشت کە دەبمەوێ قسەی لەسەر بکەم ڕۆبەڕووبوونەوەی ئەمڕۆی نێوان هەردوو یانەی بایر مونیخ و بروسیا دۆرتمۆندا کە لە هەمووتان ئاشکرایە کە ئەم ڕۆبەڕووبوونەوەی یەکلاکەرەوەیە کە تایبەتمەندیی زۆر جیاوازە بۆ جۆلیان ناگلیسمان کە بەبردنەوەی لە دێر کلاسیکێر بتوانێت نازناوی بۆنسلیگا یەکلا بکاتەوە. تایبەتمەندیی زۆر جیاوازە بۆ ئەمڕۆ چونکە بایرن بەبردنەوەی لە یاری ئەمڕۆ نازناوی خولی بۆنسلیگەی ئەڵمانی یەکلا دەکاتەوانێ و تاکە نازناوە کە ئەمساڵ بایر مونیخ لەگەڵ ناگلیزمان دەستەبەری دەکات لە ڕکابەرەکانی ئەمۆرزەیە بڵین لەبەر لە چامپیۆنز لیگ ماڵاوای کرد، لە لیگە پوکاڵی ئەڵمانیا ماڵاوای کرد، لەبەرەوە زۆر گرنگە بۆ ناگلیزمان و بۆ بایر مونیخ خیاری ئەمڕۆ سەرکەوتن بەسەر دۆرتمۆندا تۆمار بکەن تاوەی نازناوەکە لە دێر کلاسیکێرا یەکلا بکەنەوانێ و کەمێک دڵی هەندرانیان بەوە ئاشت بکەنەوە کە بە بردنەوەی یاری کلاسیکۆ نازناوەکە یەکلا بکەنەوە ئەمڕۆ بایرن ئاهەنگی بردنەوەی نازناوەکە بژێڕێت. بە پێچەوانەوە دۆرتمۆند دەرفەتێکی زۆر کەمیە بۆ ڕکابەریکردنی بۆنزلیگا بێت چاوەڕوانی مۆجیزە بکە 9 خاڵ لە دوای بایر مونیخەوەی کە یعنی ئەرکەکەی زۆر زەحمەتە دۆرتمۆند و بەشداریکردنیشی لە چامپیۆنز لیگ یەکلا بۆ تاوانێت دۆرتمۆند کاوابێ دۆرتمۆند لەگەڵ مارکۆ ڕۆزەتی پێشی بێ ئامانجماوەتەوە لە وەرزەم ساڵی بۆنزلیگا پلەی دووەمێکەشی تا ڕادەیەک مسۆگەرە لە چواریاری داهاتوو پێویستی بە سەرکەوتنی یاخود سەرکەوتن و یەکسانیەکە تاوەی پلەی دووەمێکەشی مسۆگەر بێ. کەوابێ بردنەوەی بایرن لە یاری ئەمڕۆ لە دێر کلاسیکێر تا ڕادەیەک قەرەبووکردنەوەی شکستی لیگا پۆکاڵ و چامپیۆنز لیگە بۆ ئەندەرانی یانەکەی کە بتوانێت لە دێر کلاسیکێردا نازناوی بۆنسلیگا یەکلا بکاتەوانێ. کاگە ڕاستکایازی وەکو کۆتاشت دەڵێ گەرمان سنەتی دەموو یارەکان باتەوە دەگاتە ئەبتاڵ پێوەستە بێتەوە بە یەک شکستی دیکەی ئارسناڵ و تۆتنهامەوانێت چونکە پێویستی بەوە هەردەمێنێ ئەگەر سەرجەمیارەکانی دیکەشی بەرێتەوە. ئایزانم گەشتی شیکاری وەرزشی ئەمڕۆشم پێشکەشکردن تاسپێی بەخواتان ئەسپێنم شاد بکامران من خواتان لەگەڵ. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک.
سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.